دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکە ئەویش باز لەوە دەکات کە خۆتان ئاگادارن کە وا بڕیارە ڕۆژی نۆی ئەم مانگە یەکەم دانیشتنی پەرلەمانی عێراق دەست پێ بکە دوای ئەوەی کە دادگای فیدرالی عێراق ئەنجامەکانی ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکەی پەسەند کرد و بە ئەنجامێکی ڕاست و دروستی دانا و لایەنە سیاسەکانی کوردستان و هەرێمی کوردستان و عێراقیش پێشوازیان بڵین لەو بڕیارەی دادگای باڵای فیدرالی کرد. ئێستا ئیتر چیتر گفتوگۆکان دەست پێ دەکات بۆ پێکهێنانی دوای ئەوەی کە دانیشتنی پەرلەمان ئەنجام دەدرێ گفتوگۆکان دەست پێ دەکات بۆ ئەنجامدانی بڵین یاخود بۆ پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق. لەم نێوەندەدا ناوچە دابڕێنداوەکانی کوردستان گرنگجێکی تایبەتی هەیە لە گفتوگۆکاندا چونکە تا ئێستا کۆمەڵێک پرس هەیە لەو ناوچانە تا ئێستا بە چارەسەر نەکراوی ماونەتەوە. کورد چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرسە دەکات ئەم بابەتە لەگەڵ بەڕێز حەسەن عەلی یاساناس و چاودێری سیاسی کە لە ستۆدیۆکانمان لە شاری کەرکووکەوە لەگەڵمانایە گفتوگۆ و تاوتوێ دەکەین. کاک حەسەن ئەم کاتت باش و سڵاوت لێبێ. من یەکەم پرسیار لەوە دەست پێ دەکەم کە ناوچە دابڕێنداوەکان و ئەو ناوچانەی کە جێناکۆکن کورد چۆن مامەڵەی لەگەڵا بکات لە گفتوگۆکانی داهاتووی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراقا چونکە خۆت ئەزانی لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ئەم گفتوگۆیانە کراوە و کۆمەڵێک ڕێکەوتنیش کراوە لەسەری و لە دەستوریشە ئاماژەی پێکراوە بەڵام تا ئێستا کۆمەڵێک پرس هەیە بە هەڵپەسێرایی یاخود بە چارەسەر نەکرایی ماوەتەوە. بەڵێ بەیانی جەناب و بەیانی بینەرانیش باش دیارە ئێمە ئەگەر هەموو 4 ساڵ جارێک کابینین دوای هەڵبژاردنەکان مشتومڕ و گفتوگۆکان دێنە پێشەوە بۆ پێکهێنانی کابینەیەکی نوێ و هەمیشە باشترین کات بۆ خستنە پێشەوەی وەرەقەی فشارەکانمان کاتی پێکهێنانی کابینەکانە چونکە هەر لایەنە و هەر تەرەفە و بۆ ئەوە گەڕێکە زۆرترین دەنگی لایەنە سەرکەوتۆکان بۆ خۆی کۆ بکاتەوە بۆی بتوانێت کابینی حکوومەتەکەی پێک بێنێت. ئێستاش منافەسەیەکی قورسەیە لە بینی ئیتاری تەنسیخی کە بەشێکی زۆری ماڵی شیعە و بەرامبەرشدا سەدرەکان. دیارە ئەگەر کورد لەگەڵ هەر لایەنێک ڕێکەوتن بکە جاگەر کورد حکوومەتەکە حکوومەتێکی زۆری نەبێ یاخود ئیتیفاقی بێ پێویستە کۆمەڵێک خاڵ وەکو ئەولوێتی پێشمەرجە بۆ بەشداریکردن لە کابینەکە و دانوساندن لەسەر کابینەی نوێ گرنگە کار لەسەرەوە کرێکە ناوچە دابڕاوەکان و کەرکووک ئەولوێتی کارەکانیان بێ و خاڵی سەرەکی بێ بۆ گفتوگۆکان چونکە کۆمەڵی خاڵ هەیە کە پێویستیان بە گۆڕانکاریە لە کەرکووک و ناوچە جێناکۆکان. بە نمونە کێشەی زەویزاری کشتتوکاڵی هەیە کە ماوەیەکی زۆرە عەقدی جوتیارە کوردەکان کێشەی تایە کە عەقدیان لەسەر کراوە و زەویەکانیان داگیر کراوە و دڵە ڕاوچیە و کێشەی لەسەر دروست کراوە بەشێکی زۆری تاوەکو ئێستا چارەسەرێکی بنبڕی بۆ نەکراوە. پێویستە ئەمە کە قەراری مەجلیسی وزەرای ساڵی 2012 هەیە هەڵوەشاوەتەوە هەموو عەقدە زراعی عەرەبیەکان بەڵام کۆمەڵێک هێزی تر تا ئێستا نەیانتوانیوە یاخود نیان هێشتووە ئەم قەرارانە جێبەجێ بکرێت. پێویستە کورد کار لەسەرەوە بکات چونکە گەر ئێمە خاکمان لەدەست چوو بە دڵنیاییەوە هیچ شتێکی تر نامێنێت کە خۆمانی پێوە بهێڵینەوە ئەوەی کە ئێمە هێشتۆتەوە لە کەرکووک خاکەکەمانە. خاڵی دووەمەوەیە کە تەوازنی ئیداری لەسەر ئاستی پارێزگای کەرکووک و پارێزگاکانی تر ینی ئێستا کورد سەرڕای زۆرینەیی لە ناوچەکەی لە ڕووی دانیشتوان و لە ڕووی دەنگەوە بەڵام کەمترین مەنسەب و پۆستی بەدەستەوەیە و جگە لەوەش ڕێژەی مۆزەفینی عەرەب و تورکمان چەند بەرامبەر بە کووردە. ئەمە خاڵی دووەم. خاڵی سێم پێویستە لە زووترین کاتدا ئەم پارێزگارە بە وەکالەتە لا ببرێەوە پارێزگارێک کە ئەستحقاقی کووردە بە ڕێکەوتنی لایەنەکان لە کەرکووک دەستنیشان کرێ. ئەمە گرنگە بۆ بارودۆخی کەرکووک و بەڵێ کاک حەسەن بارودۆخی کەرکووک چونکە ئێستا وەحدەی ئیداری کەرکووک. بەڵێ کاک حەسەن پرسیارێکی تر هەیە لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان
تا چەند گرنگە لە بڵێن لەو پاکێجەی کە ئامادەیەکەن بۆ گفتوگۆکردنی داهاتویان لەگەڵ لایەنە سیاسەکانی تری عێراقا بۆ پێکێنانی حکومەتی نوێی عێراق لەو چوارچێوەیە ینی ئەولەویەت بن بە ناوچە دابڕێنراوەکان. ینی نمونەمان بینی لە دوێنەیە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکەم کۆبوونەوەی ساڵی 2022 لەوێ ئەنجام دەداوە کۆمەڵێک بڵێن ڕاستپاردە دەرەکا و ئاماژە بۆ دەکا کە ناوچە دابڕێنراوەکان ئەولەویەتە لای ئەوان. ینی ئەمە تا چەند گرنگە ئەم هەنگاوە بەردەوامی هەبێ. بەدڵنیاییەوە ئەمە خاڵێکی دەستخۆشکەری ئەوێ و پێویستە دڵخۆشکەریشە بۆ خەڵکی کەرکووک کە جێگەی گرنگی حزبێکی گەورەی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانە و لە ڕابردوو لە ئێستاشا هەمیشە یەکێتی گرنگی بە کەرکووک داوە و هیوادارین هەموو هێز و لایەنە سیاسیەکان تەواجدی فعلیان هەبێت لە کەرکووک و لە کەرکووکەوە داواکاریەکانی خۆیان پێشکەش بە بەغا بکەن و بێن لە کەرکووک ڕێکەوتن لەسەر خاڵەکانی ئەو خاڵە گرنگانە بکەن کە پێویستە پێشمەرجیان بێ بۆ کابینەی نوێ حکومەتی عێراقی و گرنگە کەرکووک ئەو لەوێتی کارەکانیان بێت چونکە ئێمە کەرکووک کاڵین کەرکووک ڕەمزە بۆ هەموو ناوچە جێناکۆکان هەر لە شنگارەوە هەتاوەکو خانەقین 150 ئەم خاکە کە زۆرینەی کوردستانی شەکات پێویستە بە هەند وەربگیرێەوە فەرامۆژ نەکرێت و بەرامبەر بە هیچ پۆست و مەنسەبێک نەگۆڕدرێتەوە و مساوامی لەسەر نەکرێت و وەکو جارەکانی ڕابردوو بە تاک گفتوگۆ نەکرێت و هیچ کەسێک پەلەپەل نەکالەوەی کە خۆی بگەێنێتە بەغاو بۆی کە بەشداری پێ بکەن یاخود خێریش پێ بکەن بۆ پێدانی پۆستێک. ئێمە وەکو پێکاتەی کورد استحقاقی خۆمان دیارە پۆستی سەرۆ کۆماری کووردە و چەند وەزارەتێکی کووردە و پێی ئەوانش کۆمەڵێک بریکاری وەزیر و بەڕێوەبەری گشتی و ڕاوێژکار و بەڕێوەبەرایەتەکانی ترهی کووردە هەموو ئەمانەی کووردە بەڵام کورد چۆن بە یەکدەنگی بڕاتە بەغدا داکۆچی لەسەر ئەمانە بکە ئەتوانێت هەمویان بەدەستبێنێ ئەگەر بە یەکدەنگی و بە کۆدەنگی نەچێتە بەغدا وەکو جاری ڕابردوو بە پەلە پرۆزێ بەشداریکردن و بۆی کە پۆستێک زیاتر یاخود پۆستێک کەمتر وەربگیرێ کەس پێشبڕکێ نەکا لەسەرەوەی کە چێ زووتر بچێتە بەغدا. ئێمە ئەگەر سەبرمان هەبێ وەکو سەردەمانەی کە جەنابی ڕەوانشاد مامجەلال لە ژیاندا بوو ئەوانە هاتنە ئێرە و ئەوان داوان لە ئێما کرد کە چۆن کابینەکە پێک بێەوە چۆن پشگیریان بکەین و چۆن پۆستەکان بە سەحقاقی خۆمان وەربگرینەوە و گرنگی کەسەکان بتوانن ینی لە ئاستی ئەو گرنگیە بن کە خزمەت بە خەڵک و گەلەکانی خۆیان بکەن نەک تەنها کەسێک بنێرن کە تەنها بەرژەوەندی خۆی و حزبەکەی لە بەرچاو بێت. بەڕاستی ئەو سەردەمە زێڕینانەی کە سەرۆکی کۆچکردو و ڕەوانشاد جەنابی مامجەلال ڕۆڵی گێڕا لە عێراق پێویستە ئێمە سوود لەو ڕوئیا ببینین سوود لەو پاشخانە زانیاریە گرنگانە ببینین سوود لەو علاقاتە سیاسیە فراوانانە ببینین کە ئەو هەی بۆ لە ڕابردووە چۆن کاری کردووە و ئێمە وەکو خوێندکارێکی ئەو ڕێبازەی ڕەوانشاد جەنابی مامجەلال هەموو ئەو خاڵ و ڕوئیانە لە بەرچاوەوە خەڵکانێکی زۆر لە ڕابردووە بینیان کە عێراق لە سەردەمی جەنابیان چی گرنگیەکێ بوو چ قورساییەکێ بوو لەسەر ئاسی ناوخۆ دەرەوە و مافی کورد چەند پارێزراو بوو بە چەند استقرار و هێمنی سیاسی و ئیداری و ئەمنیش هەبوو. بەڵێ کاک حەسەن ئەو بەڵێ ڕۆژانە دووبارە بکەینەوە سوودی لێ ببینی. بەڵێ بابەتێکی تری گرنگ هەیە خۆتە زانی لە کەرکووک بە تایبەتی لە شاری کەرکووک لە پارێزگای کەرکووک پێکهاتەی ئەو شارە ئەگەرچی کورد زۆرینەی ئەو پێکهاتانە پێک ئەهێنێ بەڵام چەند پێکاتێکی تریش هەیە لە ناو ئەو پارێزگایەیە کە پێکەوە شارەکان پێکاتی شارەکە تەواو دەکەن تا چەند هەنگاوی کورد گرنگە بۆی کە لەگەڵ ئەو پێکهاتانەیە جۆرێک لە گفتوگۆ دروستکە جۆرێک لە پێکهاتن دروست بکە یعنی بۆی کە بگەنە جۆرێک لە لێک تێگەیشتن لە نێوانیانە بۆی دواتر بۆ شێوازی بەڕێوەبردننی پارێزگاکە هاودەنگی و هەماهەنگیەک هەبێت و باشتر کارەکانی هاوڵاتیانی ئەو شارە بەڕێوە بچێ و بۆ گفتوگۆکانیش لەگەڵ حکوومەتی عێراقا کورد باشتر بتوانێت لەو بوارەیە گفتوگۆ بکە.
لە ڕاستیە گرنگترین شت بۆ کەرکووک پێکەوە ژیانە پێش هەموو شتێک چونکە ئەگە ئاشتی کۆمەڵایەتی پارێزراو نەبێت لەسەر ئاستی پارێزگاکە و یەکترمان پێ قبول نەبێ و ڕێز لە یەکتر نەگرین و هاوکاری یەکتر نەبین لە ڕاستیە ناتوانین پێکەوە بژین چونکە ئێمە ڕابردوویەکی مێژوویی هەیە لە نێوان ئەم پێکاتانی کە ئێستا لە کەرکووکن و ئەمڕۆ کۆتا ڕۆژژ نییە بوو پێکەوە ژیان تاوەکو کێشە و ئاژاو و ململانێ دروستکەین ئێمە ئەگە بڕیار ببێکەوە بژین و داهاتوویەکی گەشتمان هەبێ بۆ خۆمان و بۆنەوەکانمان پێویستمان بە پێکەوە ژیانە و بنەماکانی پێکەوە ژیان قوڵ بکەینەوە و ئێمە وەکو کورد و لایەنە کوردیەکان پێویستە دەستی برایەتی بۆ هەموو ئەوانە درێژ بکەن کە ئایانەوە برایەتی و پێکەوە ژیان بکەن و کۆمەڵی خەڵکی شۆڤێنی و هەلپەرێست ئەوانە بێ وەلا بنرێن وەکو نوێنەری پێکاتەی ڕەسەنی ئەم شارە تەماشا نەکرێن و ئەوانی کە سوود لەو تێکدان و بار و دۆخە گرژیانە بینن پێویستە وەکو پێویست مامەڵیان لەگەڵ نەکرێەوە بگەڕێیتەوە بۆ ئەسڵی دانیشتوانی شارەکە کە کوردی لێە و عەرەبی ڕەسەن و تورکمانی ڕەسەن جگە لەوانی کە لە دەرەوەی شارەکە هاتوون و بەهای پێکەوە ژیان نازانن و مەبەستیان بەدەسێنانی ئامانجەکانی خۆیانە بۆیە بۆ هەموو شتێک ڕاوێژکردن و پێکەوە دانیشتن ئەبێتە ئۆکاری خزمەتکردنی زیاتری ئەم شارە و ئەبێتە ئارامی زیاتر بۆ ئەم شارە و ئەبێتە پێشکەوتنی هەموو بوارەکە بەجێجیاکان بەڵام بە پێچاوانەکەشی هەرڕاستە ئەگەر چەند ئێمە ناتەبابین شەڕ و کێشە دروست بێ ماڵوێرانی بێ خزمەت گوزاری کێشە و مشکلەکان زیاتر و قوڵترە بن باش کاک حەسەن شتێکی تر هەیە هەمیشە بەڵێ ئەگەر لە یادتان بێ بەڵێ بەڵێ بەردام بەفەرم بەڵێ ئەگەر لە یادتان بێ ئەو سەردەمانەی کە ڕەوانشاد مامجلات سەرۆک کۆمار بوو بەشێکی کاتەکانی تەرخانە کرد بۆ کەرکووک چونکە ئێزانی کەرکووک هەم گرنگیەکەی چەنە گرنگە و هەم ئالۆزەکەشی چەند ئالۆز ئاگەوەکو پێویست بە وریایی مامەڵی لەگەڵ نەکی کە هاتە کەرکووک ئەمایەوە دیداری لەگەڵ عەرەبەکان و لەگەڵ تورکمانەکان و لەگەڵ کوردەکان بە یەک ئاست و مستەوا کرد بۆ داواکاریەکانی جێبەجێ ئەکردن و بە وریایی ئەو مامەڵی لەگەڵەکردن و بە شێوازێک مامەڵی لەگەڵ خەڵکی ئێراکرد وەکو باوکێک چۆن بە چاوی بەزەیی و ڕەحم و بە چاوی یەکسانی تەماشای ڕۆڵەکانی بکات بۆ شێوازە بۆ یە گرنگە هەر کەسێک کە دەسەڵاتدارە لە عێراق چی عەرەب بێت چ کورد بێت چ تورکمان بێ تەماشای ئەو ئاستە بەرزە بکات کە سەرۆک ڕەوانشاد جەنابی مامجەلال پێشکەشی کرد بۆی کە کەرکووک بچێتەوە هەمان بارودۆخی پێشوو و کەرکووک بە ئاڵۆزیەکانەوە بەرەو دووە چێنەک بەرەو پێش بەڵێ کاک حەسەن بۆ گفتوگۆکان لە داهاتووە یاخود لە داهاتووی نزیکە دوای نوێیمان کە کۆبنەوەی پەرلەمانی عێراق دەکرێت پەرلەمانی نوێی عێراق بۆ ئەوەی کە کورد بتوانێت باشترین مافەکانی خۆی دەستەبەرکە بە تایبەتی لە ناوچە دابڕێنداوەکان و ئەو ناوچانەی کە ناوچەی ژێناکۆکن چۆن مامەڵە بکات لەم گفتوگۆیانەدا و لەگەڵ کێیە گفتوگۆ بکە ئەنی هەندێک لایەن هەیە لەوانەیە تا ڕادێکی زۆر لەگەڵ ئەوە نەبن کە مافە دەستوریەکانی کورد لە ناوچە دابڕێنراوەکان دەستەبەر بکرێ بەڵام ئەبێت سەرکردایەتی کورد و ئەوانەی کە گفتوگۆ دەکەن و دانستان دەکەن لە داهاتوە چۆن وەگەڵ لەگەڵ کێیە مامەڵە بکەن لە ڕاستیە ینی کورد پێویستە کار لەسەرەوە بکات کە بەرنامەی حکوومەتی داهاتوو هەر لایەنێک کە ئەوێ بێتە سەرۆکی حکوومەت و کابینەکە پێکبێنێ بەرنمەکانی تەماشا بکات تاوەکو چەند جێگای کوردی تیا کراوەتەوە تاوەکو چەند مافەکانی کورتایە پارێزراوە و هیچ لەسەر بەرنامە بکرێت نەک کەسایەتی و حزب و لایەن بەڕاستی هەر کەسێک خاڵێک لە ئێمە نزیکتر بوو و هەنگاوێک لە ئێمە نزیکتر بوو پێویست ئێمە لەگەڵ ئەوانە ڕێک بکەین ئێستا دوو تەرەفی بەهێز ئیتاری تەنسیقی کە مالکی و عامری و کۆمەڵێک هێزی شیعەی تر تیا کۆبوونەتەوە لەگەڵ سەدر ئەم دوو تەرەفە کێبڕکێەکەن لەسەرەوەی کە بتوانن ڕای کورد و سونە بەدەست بێنن بۆی کە کابینەکە تەشکیل بکەن بەڵام خۆشبەختانە تاوەکۆم ساتە
کورد نەچۆتە ناو ململانی ئەم دوولایەنەوە و تەماشاکات و پێویستە خۆگر بین و ڕاوەستاو بین هەتاوەکو بزانین ئایا کامەلایەن لەگەڵ ئێمە گونجاوترە و بەرنامەی کاریان لەگەڵ ئێمە گونجاوترە و مافەکانی ئێمە تایە جێکراوەتەوە. بەڕاستی پێویستە ئێمە بەشدار بین و شەریک بین لە داڕشتنی بەرنامەی کاری حکوومەتی داهاتوو، نەک تەنها یعنی وەکو میوان جێگەمان بکەنەوە وەزارەتێکمان پێ بدەن یاخود چەند وەزارەتێک، چکە ئێمە یەکەم پێکاتەیەکی سەرەکی ئەم وڵاتەین وەکو کورد. دووەم جگە لە پارێزگاکانی کوردستان لە دیالە و کەرکووک و مووسڵ نفوزێکی زۆری کورد هەیە کە کاریگەریەکی ئەتوانم بڵێم گەورەی لەسەر عێراقەیە، هەم لە ڕووی ئابوووریەوە و هەم لە ڕووی سەرۆتی مرۆییەوە کە دانیشتوانێکی زۆری هەیە ناوچانە. بۆیە پێویستە کورد خۆی بە استحقاقی خۆی بچێتە ئەو شوێنە و بە خێر و بە پلە پرۆزێ جێگەی نەکرێتەوە، چکە ئێمە ئەگەر داڕێژەری بەرنامەی حکوومەتەکە نەبین و بەشدار نەبین لە داڕشتنی بەرنامەی 4 ساڵی حکوومەتەکەیە، لە ڕاستیە پۆست هیچ گۆڕانکاریەک لە بارودۆخەکە ناکات و کێشەکانی ئەم ناوچەیە کێشەی قوڵن لە سەردەمی بەعس درێژ کراونەتەوە تاوەکو ئێستا. پێویستی بە حەلێکی گشتگیر هەیە و پێویستی بە ئاساییکردنەوەی بارودۆخەکان هەیە و هەموو ئەمانش هەم پێویستی بە جێبەجێکردنی دەستور هەیە و لە نێوانیشان ئامادەی 140 و هەموو ئەو قەراراتانەی مەجلیسی وزەراکە لە 2012 دەرچووە و پێویستە لە ڕێی پەرلەمانەوە هەموو کارانە بە گفتوگۆ دانسان و ڕێکەوتن باشە کاک حەسەن ئەنجامێک کە خزمەت بە خەڵکی ئەم ناوچانە کوردستانیش بکات. بەڵێ کاک حەسەن دوا پرسیارم بۆ بەڕێستان ئەوەیە خۆتە زانی ئەو ناوچانەی کە ناوچەی دابڕێنراون زۆر جار تووشی یاخود ڕوبەڕووی کێشەی ئەمنی دەبنەوە، چ ئەوەی کە وەکو تیرۆرستان هەوڵی ئەوە بدەن ئەمنیەتی ناوچەکە تێک بدەن یاخود ئەو ململانیانەی کە هەیە لە نێوان بڵێن جاریوا هەیە عەرەبە هاوردەکان دێنە ئەو ناوچانەی کە پێشتر لەوێ بوون یاخود دەیانەوێ ئەو زەویانەی کە مافی کووردە لە بنەڕەتدا جارێکتر داگیری بکەنەوە، کۆمەڵە کێشە و گرفت دروست دەبێت لەو ناوچانە. تا چەند گرنگە لە گفتوگۆکانی داهاتووە پێداگری لەسەر ئەوە بکرێت کە هەماهەنگی و هاوئاهەنگیەکی زۆر هەبێت لە نێوان هێزەکانی سوپای عێراق و هێزە ئەمنیەکانی عێراق و هێزی پێشمەرگەی کوردستان بۆ ئەوی کە بۆ پاراستنی ئەو ناوچانە. دیارە بەپێی دەستور پێویستە هەر ناوچەیە کە ناکۆچی لەسەرە یاخود کێشەی لەسەرە پێویستە ئیدارەدانەکەی مشتەرەک بێ، یعنی ئەم ناوچە کێشە لە سەرانە پێویستە ئیدارەدانی مشتەرەکی هەبێ، ئەم لە ڕووی ئیداری و ئەم لە ڕووی سەربازی، بەڵام بەداخەوە بەهۆی فەرزکردنی ئەمری واقع هەم لە ڕووی ئیداریەوە ئێمە ئیدارەدانی مشتەرەکمان نییە کە پارێزگارەکە استحقاقی کووردە ئێستا عەرەب بەڕێوێ با بە وەکالەت و پێویست بوو لەم ناوچەیە ژووری ئۆپراسیۆنی هاوبەش هەبێ و هێزەکان هێزی کوردی و هێزی سوپای عێراقی بن یاخود با بڵێن پێشمەرگە و سوپای عێراقی بن بۆ ئیدارەدانی ئەم ناوچەیە، هەم بۆ ئەوەی کە زوڵم لە هیچ پێکاتەیەک نەکرێ و هەم لە ئەو بۆشایی ئەمنی کە هەیە پڕ بکرێتەوە و خزمەتێکی زیاتری بە دانیشتوانی ناوچەکە بکرێت و هێزە ئەمنیەکان کۆنتترۆلی هەموو جموجوڵێکی نائاسایی بکەن و داعش لەم ناوچانە سەرهەڵ نەداتەوە. بەڵام بەداخەوە پێویستە لە ئێستا بەدەوە کار لەسەرەوە کرێ ئیدارەدانی هاوبەشە بێ، هەم لە ڕووی ئیداری ناوچە ئیدارەکان و پێکاتە ئیدارەکانی هەموو لە مووسڵ و شنگارەوە تاوکخانەکەین و هەم پڕکردنەوەی ئەم ناوچانە بە هێزی مشتەرەک و ژووری ئۆپراسیۆنی مشتەرەکە تاوەکو کاتی جێبەجێکردنی مادەی 140 و سەرژمێریکردن دواتر ڕاپرسی و ئاساییکردنەوەی ئەم ناوچانە. بەڵێ بەڕاست حەسەن عەلی کە بەڕێزیانی ئاساناس و چاودێری سیاسین سوپاس کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری کەرکووکەوە لەگەڵماندا بووی، سوپاس بۆ بەشداریکردنت.